ئێستا دوو ساڵ پێش ئێستا ئالێرە وعدێکم پێدان چەند وعدێکم پێدان با بێنمە بیردا وتم حکوومەتێک دامەزرێنین کە باوەڕی بە خزمەت بێت کە ڕاستگۆ بێت کە ئەمنیەتان بپارێزێت و کەرامەتان بپارێزێت و جێبەجێمان کرد وتمان بەجێتان ناهێڵین وتمان لەگەڵتانە وەستین و کردمان وتمان لەو مەحافزە بۆ گەنە گەندەڵا ئەخەین بە عەرزە و خستمان ئەڵێم و خستمان پێمان وتن کەرکووک چەند سەری بەرزە ئەوانە بەرزترە بێ پێمان وتن کە کەرکووک زیندووە کە کەرکووک پاکە کە کەرکووک بۆ پێشەوە ئەڕوا و گەشاکات و سەیری گەڵوبەی خۆتان کەن ئیمڕۆ بزانن کەرکووک چۆنە ئاخر وادیگە پێمدان حتا هەندێک لەم هەواڵەڵەی خۆمان خۆیان زانی ناتوانین جێبەجێ بکەین پێمان وتن کە کوڕێکی کەرکووک لە ماڵە فەقیرەکانی کەرکووک یەکیەتی کەرکووک ئەکەین بە مەحافزی کەرکووک و نیوەی دنیا بەرەمبەرمان وەستا و خستمانن بە عەرزە و کردمان ئەو مەحافزە کەلاوی کاک ڕێبوارە کە یەکێکە لە خۆتان بزانە چی کردووە لەم شارە بزانە ڕۆحیەتی شارەکە چۆن گۆڕاوە بزانە چۆن کەرکووکی یەکڕیز کردووە کوردەکانمان عەرەبەکانمان تورکمانەکانمان کاکەییەکانمان کریستیانە عەزیزەکانمان بە یەک چاوسەیری هەموویانەکە خزمەتی هەموو لایەکەکە جادەکانمان پاکن ئاومان هەیە کارەبامان هەیە مەکتەبمان هەیە خەستەخانەمان هەیە ئەمانە وعد بوو کە ئێمە دامان و جێبەجێمان کرد بەو بودجەی کە 3 جار پارە هاتووە بۆ پرۆژە ئەمەی کردووە بیهێنە بەرچاوتان کە ڕێکی خەینەوە کە بودجە وەکو پێویست بێت بۆ کەرکووک ئەوسا چیەکەی لەم شارە پیرۆزە ئەم وعدانە لەبەر ئێوە جێبەجێکرێت ئەم خزمەتە لەبەر ئێوە ئەکرێت کوڕم نەکەوی بۆ خاتری خوا ئەمە بە پشتیوانی ئێوە واکرێت بە یەکڕیزیەکەی ئێمە ئەکرێت ئەوەڵین جارە لەو ڕۆژەوەی کە کەرکووک دروست کراوە کە لە ژێر دەستوری کەرکووک بە مادەی 140 ئەو عەرزانە تەوزیع کراون کەی ئەمە ڕووی داوە جوتیارەکانمان حەق و حقوقیان پارێزراوە کەی ئەمە وا بووە سەیر بکەن چۆن مافی هەوڵاتی بوونتان وەکو خۆی لێ هاتووەتەوە بزانن چەند شەریکەی ئەجنەبی هێن بۆ کەرکووک چەند سیاسی ئەجنەبی هێن بۆ کەرکووک چ ڕۆحیەتێک هەیە لە کەرکووک ئەمڕۆ هەموو دنیا ئەوێ بیزنس لە کەرکووک بکات ئەمە ڕۆحیەتی کەرکووکە ئەمە یەکڕیزی کەرکووکە ئەمە ڕێبازی مام جەلالە ئەمە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کەرکووک نەوتە کەرکووک خاکە کەرکووک خوێنە بەڵام کەرکووک چەپکە گۆڵەکەی مام جەلالە پێم وتن کەرکووکەکەینە نمونەی بەیەکەوە ژیان پێم وتن کە ئەڵێن کەرکووک موشکیلەیە کەرکووک موشکیلەیە ئەو موشکیلەیە ناهێڵین پێم وتن کەرکووکە بێتە نمونەی
چۆن هەموو شارێک کە لە عێراق ئەبێ بێوێ وەکو کەرکووکی لێبێ و جێبەجێمان کرد بە پشتیوانی ئێوە جێبەجێمان کرد بۆ پێشەوە کەرکووک هەر بۆ پێشەوە کەرکووک کوردەکان عەرەبەکان تورکمانەکان کریستیانەکان کاکەییەکان ئەمڕۆ وەک یەکەژین لەم شارە پەیامێکی تایبەتم هەیە بۆ عەرەبەکان بۆ تورکمانەکان بۆ کریستیانەکان و کاکەییەکان لە دڵمەوە لە دڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە دڵی جەنابی مام جەلالەوە ئێمە ڕێزەگرین لە ئێوە ئێمە دیفاعەکەین لە ئێوە ئێمە شەڕەکەین بۆ ئێوە ڕێزەگرین لە ناسنامەتان ڕێزەگرین لە حەق و حقوقتان ڕێزەگرین لە گرنگبوونی ئێوە لە کەرکووک چونکەن هەر بە ئەم ڕۆحیەتە ئێمە ئەتوانین کەرکووک سەوزکەین دەنگی ئێوەمانەوێت لە حکوومەت دەنگی ئێوەمانەوێت ڕای ئێوەمانەوێت لە هەموو بڕیارێکە یەکێتیەیدا بۆ کوردستان بۆ عێراق بۆ کەرکووک بۆ ئایندەی کەرکووک ئێمە هێزی تۆی لە بەغداد لایەن هەن تا ئێستا باسم نەکردوون بەڵام ئیمڕۆ باسییان نەکەم ئەڵێن کەرکووک ڕزگارەکەین نەکبەت سەیری دەوروبەرت کە سەیری کەرکووکە کەرکووک ڕزگارکراوە بە دیمۆکراسی بە یەکریزی بەم جەماوەرە کەرکووکمان ڕزگار کرد نەبە فشەی ئاسمانی درۆ ئێمە لە بەغداد ئیشەکەی لەسەر چەند قانونێک کە حەقی حقوقی هەموو هاوڵاتیەکی کەرکووک ئەپارێزن نە ئەبلا نە ئەولا ئێمە کەسیان ناکەینەوە لە خۆمە ئەمە بۆ چووری ئێمەیە ئەوەیە کە ئێمە بەخۆ دەکات لە بەغداد ئەنجا با بە سەراحەت قسە بکەم حزبێک هەیە حزبێک هەیە کە دوو کورسی هەیە لە کەرکووک بزیارێکم لە یەکەم خەڵکی کەرکووک هەموو خەڵکی کەرکووک لە ڕزگارکردنی عێراقەوە تا ئەمڕۆ حزبە چی کردووە بۆ کەرکووک تو برایەتیمان تو سەوزێتی کەرکووک ئەو حزبە چی کردووە بۆ کەرکووک هەر گیرفانی خۆی بڕ کردووە هەر کەرکووکیان لە بیر چووەتەوە خەڵکی خۆیانیان لە بیر چووەتەوە لە کەرکووک بێزیان نەهات بێنە کەرکووک بێزیان نەهات منافەزەیەکی وا بکەن لە کەرکووک بۆ کاندیدی خۆیان بۆ خەڵکی خۆیان نەیان وێرا بێن بۆ کەرکووک هێشتا ئەڵێن ناتوانن کە وتت ناتوانین یعنی کردمان ئەیان لەوێ هەرێم بڕوخێنن ئێمە هەرێمە پارێزی ئەیان لەوێ پارتی بڕوخێنن کوڕەکی ئێوە بڕوخێنێ برا چیە بەسەر ئێوەوە جارێ یەکێک بیهێنێتە بیریان کە 2025 ئەو قسانە هیچ ساڵێک پێش ئێستا بوو نەبەت لایەنگرانی هەموو حزبەکان خەمتان نەبێت ئەوان ئێوەیان نابێت ئێمە ئێوەمانەوێ ئەوان ئەترسن بێن بۆ کەرکووک ئێمە ناترسین کەرکووک ئەوانی ناوێ کەرکووک ئێمەی ئەوێ
کوچیەکان ئەوەستین ئەلێرە لەناو شاری مامجەلان لەناو شاری یەک بە یەکەوە ژیان لەناو قودسی کەرکووک ماما ماما نەماوە نەخۆش ئێمە قووەتی ئێوەی لە بەغداد بێجیاوازی تەڵەبەکانی کەرکووک ئەبێ بە کوردی بخوێنن تەڵەبەکانی کەرکووک ئەبێ بە کوردی بخوێنن ئەمە حەقی خۆیانە لە دەستوری عێراقا کوردی زمانی ڕەسمی عێراقا ئەیان هێینە بیریان ئەگەر لە بیریان چووە و قەت قەبوڵی ناکەین کە دەربەرێتن قەت قەبوڵی ناکەین جیاوازی بخەنە ناو خەڵکەکانی کەرکووک نە لە ڕێی دینەوە نە لە ڕێی نەتەوەوە نە لە ڕێی زمانەوە ئێمە قووەتی ئەوەی لە بەغداد مامۆستایانی عەزیز تا ئەمڕۆ مەعاشی ئێوە لە کوردستانەوە دێت ئێمە هەوڵەدەین سیستمێکتان بۆ دانین کە ڕاستەوخۆ لە حکوومەتی فێدراڵەوە مەعاشەکانتان بۆ بێت تا ئەو گەمە نەکا بە ژیانی مامۆستایان هەدەفی ئێمە وازەحە کەرکووک بە قووەتەکەین بە قووەتی ئێمە لە بەغداد هەر لە بەغدادەوە ئێمە ئەتوانین خزمەتی کەرکووک بکەین وەکو پێویست بیزنس بهێنین بۆ کەرکووک وەکو پێویست کەرکووک گەشە بکات وەکو پێویست کەرکووک بە قووەتر بێ وەکو پێویست ئێمە بە قووەتکەن لە بەغداد ئێمەش کەرکووک بە قووەتەکەی لە بەغداد زۆر باسی کەرکووکمان کرد و زۆر باسی کەرکووک ئەەکەین بەڵام لێرە ئیجازەم بن پەیامێکم هەیە بۆ هەواڵەکانمان لە دووس خورمات و شتەوزە مەلا کەریم لەبیر نەکەن داواکەم لە هەموو کەسی دووس سندوقەکانی دووس خورمات و سەوزکەن کادریانی یەکێتی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بەشی پەیامەم بۆ ئێوەیە کەس و کاری شەیدان کەمەندامەکان زیندانە سیاسیەکان پێشمەرگە عەزیزەکان سەرکەوتنی ئێمە سەرکەوتنی ئێوەیە ئەو سقەی کە ئێوە هەتان بوو بە ئێمە وای کرد یەکێتی ئەمە بکات کە ئێوایی بینن لە کەرکووک ئەو هێزەی هەبێ لە بەغا کە خەونی ئێمە بووە هەمان بێت وای نەخۆشکەوتنی مامجەلال و جەنابی کاکۆسرێت و هەموو تێکۆشەرەکانمان ئەمڕۆ یەکێتی لە هەموو حزبێکی تر یەک ڕیزترە ئەمڕۆ یەکێتی لە هەموو حزبەکانی تر گەشبینترە و ئەمڕۆ یەکێتی خاصەتەن لە کەرکووکی پیرۆز لە هەموو حزبەکانی تر بەخۆترە پشتیوانی لیستی یەکێتی بن دوو پشتیوانی مەحافزەکەتان بن پشتیوانی شارەکەتان بن ئێمەش پشتیوانی دەنگی ئێوە ئەبین لە بەغداد و لە هەموو دنیا ئێمە یەکین دڵمان یەکە بە یەکەوە ڕۆحیەتی جەنابی مامجەلال بە زیندویە هێڵینەوە ڕێبازی جەنابی مامجەلال ڕێزی لێ ئەگرین لە هەمووی گرنگتر لە کەرکووکێکی یەک ڕیز بەرنامەی جەنابی مامجەلال بۆ عێراق و بۆ کوردستان ئینشەڵڵا جێبەجێەکەین ئێمە قووەتی ئێوەی لە بەغداد ئێمە قووەتی ئێوەی لە بەغداد ئێمە قووەتی تۆین لە بەغداد بەڕۆن سندوقەکانمان بۆ سەوزکەن ئیثباتی کەن کە یەکێتی کێیە پیشانیان بن کە یەکێتی چییە
بزانن ئێمەش بۆ ئێوە چیەکەین. زۆرمان دوومان کردن، زۆر بەخێر هاتن،